بانکی جیهانی باز لە بوونی جیاوازێکی زۆر لە نێوان ژن و پیاوی عێراق دەکات و کەمی بەشداری ژنانی عێراق لە بازاری کار و ئاسی خوێندەواری دوو لایەنی دیاری ئەو جیاوازیان. بانکی جیهانی لە کۆتا راپۆرتیدا لەسەر عێراق ئاماژە بەوە دەکات بەشداری ژنانی عێراق لە بازاری کاردا کەمترە لە 15% و هاوتایە لەگەڵ ئەردەن، ئەوەش کەمترین ڕێژەی کارکردنی ژنانە لەسەر ئاسی جیهان. بەڵام لە لوبنان ڕێژەکە لە 26%. لەو بارەوە ساڕۆژ کۆمارجها بەڕێوەبەری هەرێمی بانکی جیهانی دەڵێت پێویستە دڵنیایی بدەین کە ژنانیش هاوشێوەی پیاوان دەرفەتی کاریان هەبێت. باسی لەوەش کردووە بە پێی لێکۆڵینەوەکانی ئەوان ئافرەتانی گەنج و ڕەبەن و خاوەنی ئاستێکی بەرزی خوێندن دەرفەتی زیاتریان بۆ کارکردن هەیە. دەژڵێت لە هەر سێ وڵاتەکەدا دوو لە سەر سێ ئەو ئافرەتانی کە ئاسی خوێندنیان لە ئامادەیی بەرەو ژوورە کاریان دەستکەوتووە یان بەدوای کاردا دەگەڕێن. لەباری ئاسی خوێندنی ژنان لە عێراق راپۆرتەکە باسی لەوە کردووە لە هەردوو کچ دانەیەکیان خوێندنی سەرەتایی تەواو دەکات، لە کاتێکدا سێ لەسەر چواری کوڕان ئەو ئاسی خوێندن تەواو دەکەن. سەبارەت بە تەمەنی مێر منداڵانیش لە عێراق لە 80% ئەو کوڕانەی لە تەمەنی 13 ساڵیدان هێشتا لە خوێندن بەردەوامن، لە کاتێکدا ڕێژەکە بۆ کچان بۆ لە 40% دادەبەزێت. جگە لە ئاسی خوێندن راپۆرتەکە باسی لە چەندین ڕێگری دیکە کردووە کە بەشداری ژنانی لە کارکردن سنووردار کردووە. لەوانە ڕێگری یاسایی و کۆمەڵایەتی و جیاکاری لەلایەن خاوەن کارەکانەوە و هەراسانکردنی ژنان لە شوێنی کارکردن بە جۆرێک لە عێراق و ئوردون و لوبنان لە هەر سێ ژن یەکێکیان ڕوبەڕووی توانج دەبنەوە، لە هەر 5 ژنیش یەکێکیان ڕوبەڕووی هەڕەشەی جەستەیی دەبنەوە. راپۆرتەکە ئاماژەی بەوەش کردووە لە هەرێمی کوردستان تێبینی کراوە قبوڵکردنی کارکردنی ئافرەتان لە دەرەوەی ماڵ کەمتر دەبێتەوە کاتێک هاوسەرگیری دەکەن. بڵاوکردنەوەی ئەم راپۆرتەی بانکی جیهانی لە کاتێکدایە خراپی دۆخی ئابووری بەهۆی دابەزینی نرخی نەوت و کۆرۆناوە ڕێژەی دەرفەتی کاری تەنانەت بۆ پیاوانیش کەمتر کردوێتەوە.